قەزا لە دوای چارەسەربوونی مەسەلەی نەتەوایەتی ڕۆڵی ئەسڵی و کاری ئەسڵی ژنان تازە دەست پێ دەکات لەبەر ئەوەی ئەم کاتە و ئەم سەردەمە سەردەمی داڕشتنی یاسایە یاسا بنەڕەتیە بۆ داهاتووی ئەو وڵاتە کە زۆر زۆر گرنگەوە پێشتر لە سوعالی یەکەمدا ئاماژەم پێدا دەتوانێت دەور و نەقشی هەبێت لە ژیانی داهاتووی تاک بە تاکی ژناندا ئەوە تا پیاوانیش بۆیە لە داڕشتنی یاسادا دەبێت ژنان خۆیان بەوە ئامادە کردبێت کە لە ئاستە سیاسەکاندا بەشدار بن و بەشداری هەرچی زیاتری سیاسی بکەن بۆی خاوەن قسە بن لە داهاتووی کوردستاندا کە بۆ نمونە ئێستا قسەمان لەسەر ئەوە بتوانن دەور و نەقشی خۆیان بچەسبێنن لە داڕشتنی یاسا و گەیشتن بە ئەو مەسیری گوزار بە کۆمەلگایەکی دادپەروەر و مجموعەیەک یاسا کە پاڵپشت بێ بۆ ژنان و لە پەنای ئەوانەدا کاری ئاگاهگەری بکە بۆ مەسەلەی ژنان لە نێو ژنان و لە نێو پیاوانیشدا لەبەر ئەوەی گرنگترین مەسەلە و گرنگترین زعفی بزوتنەوەی ژنان لە ئێستادا ئەوەیە کە مەسەلەکانی ژنان وەک چۆن ئاماژەم پێدا مەسەلەیەکی دواخراو و پەراوێزخراوە ئێمە نابێ فریوی ئەوە بخۆین و ئێمە نابێ بەم ڕەهەندە بڕۆینە پێشێکە بڵین جارێ بە مەسەلەکانی دیکە حەل بن لە دواییدا مەسەلەی ژنان من پێم وایە دەبێ هاوتەریب ئەو خەتە ببینە پێشێ دەنا لە داهاتوودا ناتوانین نەقشێک بجێڕینەوە وەکو باقی بەشەکانی دیکە کە ئێمە دەتوانین لە ئەزممویان کەڵک وەربگرین بۆ نمونە باشوورە کە مەسەلەی نەتەوایەتی لە مێژە حەل بووە یعنی بەرەو حەلبوون چووەوە ئاڵوگۆڕێک پێکاتەوە بەڵام مەسەلەی ژن ڕۆژ بە ڕۆژ لە خراپتربووندایە لەبەرەوەی مەسەلەی نەتەوایەتیەکەش نەیانتوانی تێیدا سەرکەوتوو بن واسان مەسەلەی ژن بوو بە مەسەلەیەکی پەراوێزخراو و لە بیر کراوە و ئێمە نابێ بێڵین ئەو مەسەلەی ئاوای لە بسەر